برانستانی بەڕێز سڵاو و ڕەحمەت سوپای پەروەردگارتان لێبێت. یەکێک لە گرنگی و تایبەتمەندەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان گەڕانەوەمان بۆ لای خوای پەروەردگار، واتە گەڕانەوە بە تۆبەکردن، بە ئیستیغفارکردن بۆ لای رب العالمین. ئەگەر سیرکە ئێمە ئێستا لە دووبەین لە وڵاتی ئیمارات ئەبینین کە خەڵکێکی زۆر لە سەرتاسەری دنیاوە هاتوون بۆ بینینی ئەم شوێنە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش، بەڵام لە ڕاستیدا هەمووی بەجێی دێڵێ ئێمە شوکو ئەو خەڵکە چەند ڕۆژ لێرەین و ئەگەڕێنەوە ئەچینەوە بۆ وڵاتی خۆمان، بۆ شوێن و مەسکەنی خۆمان، کەوابوو ئەم دنیاە وەکو ئەم سەردانەی ئێمە وایە بۆ ئەم شوێنە. خوای پەروەردگارە فەرمێت دنیا هو مەتاع الغرور، بەڕاستی یعنی چەند کاتانێکی هەڵخەواتێنەرن، واتە ژیانی ئێمە ژیانی دائیمی ئێمە نییە، ئێمە مانەوەمان لێرە کاتیە. بۆیە گەڕانەوە بەلای خوای پەروەردگار لە مانگی پیرۆزی ڕەمەزانەدا بە تایبەتی گەڕانەوەمانە بە تەوبەکردن، پێش ئەوەی جەستەمان بگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار، بە ئێمە ڕۆحمان بە تەوبەکردن بگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار و بینمان لەگەڵ خوای پەروەردگارە خۆش بین. ئومێد دەکەم کە تاعەت و عیبادەت و ڕۆژ هەموو لای خۆ بووێ. وەسەلام عەلەیکوم ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.